بەڕێستەرۆکی پەرلەمان ئاماژە بە مادەی 2 لە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە پەرلەمان باڵاترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنەوە و مادەی 29 بڕگەی 12 کە لیژنەیەک هەیە لە پەرلەمانی کوردستان کە بە ناوی لیژنەی شارەوانی و گواستن و گەیاندن و گەشت و گوزار کە بۆ خۆشم ئەندامی ئەو لیژنەیەم تۆڕەکانی پەیوەندیکردن و کۆمپانیاکانی مۆبایل نرخەکانیان لەسەر خەڵک گران کردووە بێجگە لە کوالیەتەکانیان بۆیە من داواکەم لیژنەکەی ئێمە ڕاستپێری بۆ ئامادەکردنی راپۆرتێکی مەیدانی لەسەرەوە بە نمونە ئەو مۆبایلانی ئێستا کە لەناو خەڵک بە فری ناسراوە بێجگە لەوەی کە ئەم کۆمپانیا بۆ نمونە کاتێکی 5,000 بە 6,600 ئەفرۆشترێ کاتێکی $10 بە 12,500 ئەوانی کە مۆبایلی فریان پێ لە 24 12 بە پێوە بە دوواداچوونانی کە بۆ خۆم کردومە لە 24 12 بێت 2,000 کەش ڕستید بۆیە بنێرن ئەنجا توانرێت کارا بکرێت کە ئەمەش بەڕاستی فێڵێکی تر لە هاوڵاتیانی کوردستان نەکرێ و بارگرانی بۆ خەڵک دروست کردووە. بەڵێ زۆر سوپاس بۆ پێشتیانەکەت بەڕێزان لە لیژنەی شارەوانی ڕاستپێرین بە مەبەستی بە دوواداچوون بۆ ئەو بابەتە. سوپاس مامۆستا.